نزیکەی 2 هەفتەیە داعش ئاڕاستەی جموجۆڵەکانی گۆڕیوە. هێرش و پەلامارەکانی لە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان چڕ کردوتەوە. بەشێک لە چاودێرانیش پێیان وایە جموجۆڵەکانی داعش تەنها ڕەهەندی سەربازیان نییە، بەڵکو دەکرێت ئەجەندای دیکەی لە پشت بێت. بەرپرسێکی کۆمەڵی دادگەری لە کەرکووک پێی وایە پەیامی جۆراوجۆر لە پشت هێرشەکانی داعشە بۆ سەر ناوچە کوردنشینەکانی سنووری کەرکووک. ئەوەی دیارە ئەم هێرشانە کە ئێستا و لەم ماوەی تا چڕ بۆتەوە بۆ سەر سنوورەکانی هێزی پێشمەرگە و بەتایبەت سنووری شاری کەرکووک، ئەومان پێڵێ کە ئەم بۆ خودی خۆی هێرشەکان پەیامێکە و لە پشتی ئەمەشەوە پەیامێکی ترە ڕەنگە پەیوەندی بە کشانەوەی ئەمریکاوە هەبێ لە عێراق، ڕەنگە هۆکاری ئەوە بێکە بۆشایەکی ئەمنی زۆر لەم ناوچانە دروست بووە کە حکوومەتی عێراقی ناتوانێت سنوورانە هەمووی بگرێ و ڕەنگە تەرشیزکەنە سەر ئەوەی کە ئەو بۆشایە ئەمنی کە ئێستا هەیە ئەگەر بەم شێوانە پڕ نەکرێتەوە یان ئەو دیانێک کە ئێستا بێخاوەن ماونەتەوە، ئەمانە کۆمەڵە هۆکار گەلێکن کە پێویستەکە هەڵوەسەی لەسەر بکرێت، پێویستەکە حکوومەتی عێراقی بێتە سەرخات و حکوومەتی هەرێم بە هەمان شێوە ناکرێ ئەو دیە کوردنشینانە ئاها بەجێ بهێڵڕێ، ناکرێ کەس لیان نەپرسێتەوە، ناچێت بەدوایان لەبەرەوەی دێهێتەنا بۆ خۆیان مەقاوماکەن. هەر سەبارەت بە ئەجەندای سیاسی پشت پەلامارەکانی داعش، بەرپرسێکی یەکێتی لە کەرکووک دەڵێت ئەم جۆرە هێرش و پەلامارانە پەیامێکن پێمان دەڵێن داعش هێشە مەترسیە لە سەر ناوچەکە. هاوکات چاودێرێکی سیاسی پێی وایە داعش گروپێکی هەمە جۆرە و دەکرێت بۆ مەرامی سیاسی و ئەمنی و لە ئاڵۆزیەکانی عێراقدا بەکار بهێنرێن. یەکێک لەو پەیامانە کە دەبێت هەموو لایەک بیزانی داعش بوونی هەیە لە منتیقەکە. داعش هێشتا ماوە نەتوانراوە بە تەواوەتی داعش کۆتایی پێوێت و توانایی ئەو نەوع هێرشانەی هەیە کە بین بیکات لە بۆ سەر ڕەبایەکانی هێزی پێشمەرگەی کوردستان بێ یان ڕەبایەکانی سوپای عێراقی بێت. لێرەیە ئەوەی کە پێویستە ئێمە ئەو حقیقەتە بزانین و عێراقیش بە حقیقەتە و حقیقەتە بزانێت لە بوونی داعش لە منتیقەی مەترسیە بۆ سەر ماڵی هاوڵاتیان و ئەم مەلەفە نەکرێت بە مەلەفێکی سیاسی، مەلەفێکی ئەمنی سەربازیە. پێویستە هەماهەنگی هەبێ لە نێو هێزەکانی سوپا و هێزەکانی پێشمەرگە و دەماشا و جۆبیست نەبین لە هەندێک لایەنی سیاسی کە بە شێوەیەکی دیکە تەفسیری بۆکەن. داعش لەبەرەوەی گروپێکی تیرۆریستی هەمە جۆر تا ڕادەیەک ئاڵۆزە خوێندنەوە بۆیە زۆر جاریش ئەم گروپە وەکو کارتی فشار بەکار ئەهێنرێت. ینی بۆ لە پێشوەمان بینی لە قەیرانەکانە چۆنەمان جموجۆڵەکانیان زیادە کرد. بۆیە زۆر جار لەوانەیە پەیوەندی هەبێ بە بارودۆخە سیاسەکەی ناوخۆی عێراقەوە، لەوانەیە خەڵکانێک هەبێ لە ناو ئەو گروپانە بەکار بهێنرێن بۆ ئەو شێوەیە کە لایەنێک دژی لایەنێکی تر بەکاری بێنێ. اینجا کشانەوەی ئەمریکا بێ هەندێک جار قەناعەتکردن بە هێزی بەرامبەر بۆ ئەوەی لە حکوومەتە پشکی زیاتر بداتێ، هەندێک جار لەوەیە دوو هێزی کوردی کە دژبەیەکەن، لەوانەیە هەندێک جار بۆ گۆڕینی سەرنجی خەڵکی بۆ سەر بابەتێکی تر کە گروپی داعش بەکار بهێنرێ. ینی بابەتەکان لە ڕووی سیاسیەوە خوێندنەوە بۆیان سادە نییە. گەرچی شارەزایانی بواری سەربازی و ئەمی پێیان وایە داعش ناتوانێت وەکو پێشووتری لێبێتەوە و جوگرافیایەکی دیاریکرا و کۆنتڕۆڵ بکات، بەڵام ئەم گروپە سوود لە ناکۆکی سیاسی و ئاڵۆزیەکانی عێراق دەبینێ. بۆیە پێشبینی دەکرێت ئەگەر ناکۆکیە سیاسەکانی عێراق بەم جۆرەی ئێستا بەردەوام بێت، هێرشەکانی داعش زیاتر دەبن، بە تایبەتی لەو ناوچانەی ئێستا پێی دەوترێت بۆشایی ئەمنی نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراقی. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.